بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. حەوت ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت لە شاری سلێمانی گربنەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا و ساڵی 2016یان سووتان. ئەو ڕێکخراوە خاوەن پێداویستە تایبەتانە ئاماژە بۆ دەکەن خاوەن پێداویستەکان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپدان و هەژارترین چینی کۆمەڵگان. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی کۆچەر کەریم سەرۆکی لەقی سلێمانی کۆمەڵی تالاسیمەی کوردستان، هەروەها لە هەولێرەوە هەمزە مەغرید بەڕێوەبەری ڕاگانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی لە سلێمانیشەوە عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کوتەباڵەکانی کوردستان تاوتێم پرسە دەکەین. لە سەرەتا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دژی خراپی ژیانیان حەوت ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت لە سلێمانی گرتبوونەوەیکی ناڕزاییان ئەنجامدا و ساڵی 2016یان بەڕاشترین ساڵ بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان ناوبرد و ساڵەکەیان سووتاند. سامان حسێن سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستانیش ڕایگەیاند لە ماوەی 7 مانگی ڕابردوودا تەنها 4 نیوە موچەی 6,000 و 90,000یان وەرگتووە و حکوومەتی هەرێم مێژوویەکی ڕەشی بۆ خۆی تۆمار کرد. هاوکات وتیشی حکوومەتی هەرێم مێژوویەکی ڕەشی بۆ خۆی تۆمار کرد کاتێک موچەی خاوەن پێداویستیە تایبەتەکانی بڕی. ئێمە دووبارەیەکەینەوە وەکو ڕێکخراوەکان وەکو چالاکوانی بەدەنی نەفرەت لەم ساڵاکەین، نەفرەت لە 2016کەین، ئەی سووتێنین بە هەموو دنیاڵێن حکوومەتی هەرێمی کوردستان مێژوێکی ڕەشی بۆ خۆی تۆمار کرد. مادام دەستی بر بۆ خوتی کەمەندام داوا لە هاوڕەکان مەکەم ئەم ساڵە بسووتێنن بە نەفرەتیکەن بەربارانیکەن بە هەموو دنیا بزانێ ئێمە لە سای ئەم حکوومەتەدا چیمان بەسەراتوە. 2 ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە فەرمانبەران و خاوەن پێداویستیە تایبەتەکانی هەرێمی کوردستان لە ژیانێکی سەختدان. خاوەن پێداویستیە تایبەتەکانیش گەورەترین قوربانی قەیرانی دارایی هەرێمن کە کەمترین موچەیان پێدەدرێت. ساڵ بڕخۆی لە ڕاستیدا ساڵ بڵێ چی ئەوە سیاسەکانن کە یاری بە قوتی خەڵکەکەن، کە یاری بە قوتی کەمەندامەکەن، بە قوتی فەرمانبەرانی ئەم وڵاتە ئەکەن. داوا لە حکوومەت ئەەکەم ئەگەر حکوومەت تۆزیە بەهۆش خۆیان بچوایەوانە بەهۆش خۆیان بچوانێ ئەم هەمومان ئەم هەموو ناخۆشی و ئەم هەموو ناڕەحەتیە دی کە ئاوا کەمەندام ئەبینیە ئەبوایە تۆزە بیری بکردایەوە، بەڵام بەداخەوە حکوومەت ئەم هەموو شتەی بینیوە بیری کەم ئەندامینە، بەڵام ڕۆژێک یەت کە خۆشیان وەکو لە کەم ئەندام خراپتران بەسەریە. کەمەندام توانە هیچ شتێکی نییە، توانە هیچ دەرامەتی نییە بچێ بیکە ئەو پارەشی ناتوانم بیدە لە حکوومەتی هەرێمی کوردستان بێ وا بڵێن. خاوەن پێداویستیە تایبەتەکان یەکێکن لەو چینانەی کە کەمترین موچەیان هەیە بە پێی سیستەمی کۆن. موچەی مانگانەیان لە نێوان 100 بۆ 150,000 دینار بوو، بەڵام حکوومەتی هەرێم هاوشێوەی فەرمانبەران موچەی خاوەن پێداویستیە تایبەتەکانی کەم کردوێتەوە و ئێستا موچەکانیان لە نێوان 60 بۆ 90,000 دینارە و لە ماوەی 7 مانگی ڕابردووشدا تەنها 4 نیوە موچەیان پێدراوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاک کۆچەر بەخێر بنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بۆچیەوە ئەمڕۆ ساڵی 2016تان سووداند؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەرنامەکەتان و سوپاس بۆ کەناڵی پەیام کە بەسەرکردنەوەی خاوەن پێداویستیەکان. دیارە سووتانی ساڵی 2016 کە ساڵێک بوو پڕ لە قەیران پڕ لە نەهامەتی بۆ خەڵکی کوردستان بەگشتی وە لەگەڵیشانە بۆ خاوەن پێداویستی تایبەت زیاتر و قەیرانەویتر بوو و جگە لە ساڵی 2016 ئێمە لە ساڵانی ڕابردووشدا هەر لە قەیران ئاژیاوین، بەڵام بە قەناعەتی خۆمان قەناعەتمان بۆ موچەکەمە هەم بووە و لەگەڵ ئەوەی خێرخوازان و مرۆڤدەستان ئاوڕیان زیاتر لێ داوینەتەوانێ. دیارە ئەو پەڕی ئێمە وەک ئەو حەوت ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەت کە لە شاری سلێمانین گەشتە تیممان کە ئێمە ڕۆژانە خێزانی خاوەن پێداویستی تایبەت سەردانی ڕێکخراوەکانمان ئەکات
کە لە بارودۆخێکی زۆر ناهەموار و زۆر خراپە ئەژین یعنی تەنانەت گەشتۆتە ئەوەی خێزان لە یەکتر جیابۆتەوە گەشتۆتە ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەت بە قەرز و سواڵیش بێ ئەم وڵاتە جێبێڵێ کە چەندێک ناڕەحەتە ڕۆشتنی هاوڵاتیەکی ئەم نیشتیمانە بۆ دەری وڵات بۆ خاوەن پێداویستی تایبەت هەبووە ینی بەم دۆخە ناڕەحەتە بەم مثلەن وتت ناڕەحەتە بۆ خاوەن پێداویستی بگواتە دەرەوەی وڵات کوردستان جێشتووە حاڵەتە هەیە بەڵگەوە لامانە تەنها لە ناو نەخۆشانی تالاسیمیا کە نەخۆشی تالاسیمیا نابێت سەرمای بێ نابێ بێخوێن بێ نابێت بەم وەسعەوە دە نەخۆشی تالاسیمیا ئیمساڵ وڵاتیان جێهێشتووە عنی گەشتۆتە تینیان عنی قەرزیان کردووە سواڵیان بۆ کردووە تا ئەوەنی لەم وڵاتە دوورکەونەوە نەجاتیان بێ لەم دەردی سەری و ناڕەزاڵەتەیە کە لە وڵاتەیە بەسەری ئەبەن ئەوەی لەم وڵاتەیە بە خاوەن پێداویستی تایبەت کرا بە کەمەندام کرا بە نابینا کرا بە کورتەباڵا و تالاسیمیا و شەلەر دەمەخ کرا یعنی تا ئێسان دە هیچ وڵاتێکی دنیاە بەو شێوەیە ئاوا خاوەن پێداویستی تایبەت پەراوێز نەخراوە بۆیە ئێمە وەک ئەو حەورێخراوە گەشتە تیرمان کە ساڵێکی زۆر ڕەش بوو بۆ خاوەن پێداویستی تایبەت بەڵێ بەڵام قسەرە سەرەوە بۆیەوە 2016 سووتان دێنی تاوانی ساڵەکە چییە وەکو ساڵ دیارە ساڵەکە کە سووتا لەم ساڵەیە زۆرترین ناڕەحەتی زۆرترین دەردیسەری زۆرترین ناهەمواری ڕوو لە خاوەن پێداویستی تایبەت کرد لە ڕووی گوزەرانی ژیانەوە ینی خاوەن پێداویستی تایبەت بگاتە ئەوەی کە خەریکە ئەگەر نەسەر ئەوەی بچنە سەر جادا هەنی عیزەتی نەفسیان ڕێگە بەوە نادا کە ئێمە پێشەوەی خاوەن پێداویستی تایبەت بگاتە ئەو ڕازێ ڕێکخراوەکان ئێمە هەسان لە پێش جەژنی قوربانە تەنها بۆ سەر سفرەی جەژنیان کەمپینمان کردەوە لە وڵاتێکا کەمپینەکرێتەوە کە ڕووداوێکی کتوپڕ ڕوودات نەک لە وڵاتێکە ئەو هەموو سەروت و سامانە نەوتی هەبێت بیت هاوڵاتیەکانێ بە کەمپین بەڕێوەبەری کەمپینیش کێ هاوکاری بکە ئەو خەڵکە هاوکاری بکە کە موچەی نییە کە ئەویش وەک تۆ موچەی ڕاگیرا و کراوە بە نیوە موچە سوپاس دەکەم دواترگرم و لای بەڕستکە کۆچەر ئەگەر بچینە هەولێر لایکە کە هەمزەکە هەمزە زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەلایەوە ساڵی 2016 و دوای و قەیرانە دۆخی خاوەن پێداویستی تایبەتەکان لە چیدایە؟ بەناوی خوای گەورە سەرتا زۆر سوپاسان دەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکانیش دەکەم وڵا من بەداخۆم یعنی لە کاتێکدا مە باز لە کێشە و قەیرانەکان دەکەین ئێستا لە کوردستاندا دیارە وەزعی کەمەندامان وەک هەموو سەرجەم چین و توێژەکان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەو گرفت و کێشە ناخۆشیانە بەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆ هە لە سەرەتای ساڵی 2016 کۆمەڵێک بڕیار دەرچوو بە تایبەتی لێژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان دەستکاری سەرجەم موچەکانیش کرد و یەکێک لەو موچانەی کە لە حکوومەت وەردەگیرا هاوکاری خاوەن پێداویستی تایبەتی و کەمەندامان بوو کە بەداخەوە ئێمە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێز جەنابی وەزیر لە یەکەم ڕۆژی دانیشتنی ئەنجومەنی وەزیران باسی لەوەکرد کە ناکرێت دەستکاری موچەی کەمەندامان بکرێت لەبەڵەوەی ئێمە دڵنیاین کەمەندامان چین و توێژێکن خۆیان ئەو هاوکارەی تیاندرێتێ زۆر کەمە یعنی ئیوەش نییە کە دەستکاری بکرێت بەڵام بڕیاری ئەنجومەنی وەزیران بوو بە بڕیاری ژمارە 15 و بڕیارەیە گلا کرایەوە ئەوە بوو دواتر بڕیاردراکە لە بڕی 14 میلیارد دینار کە موچەیان بوو تەنها 7 میلیارد دیناریان لە بۆ دیاری کرا ئێمە دەمانزانی کە بەڕاستی کەمەندامان خەڵکانێکن زۆر بەیان ینی بەشی هەرە زۆریان توانە هیچ ئیشکردنی تکەیان نییە بەشێکی زۆریان هەر نەخۆشن لەسەر جێگا کەوتون پێویستیان بە عیلاج و چارەسەر هەیە بەڵام ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیران بوو دواتر بەڕێز جەنابی وەزیر پاژەوەی لە ئەنجومەنی وەزیران ناڕازی بوو لەگەڵ ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەت لە دیوانی وەزارەت کۆبەوە لە مانجی سێکە و دوو بەڕێزە هەردووچیان لەوێن دەرێ بوون 23 ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت بوو بەڕێز جەنابی وەزیر کێشەکەی لە بۆ باسکردن ئێوە چیتان پێ باشە ڕێکخراوەکانی کەمەندامان بە زۆرینەیان کە 23 ڕێکخراو بوون 13یان لەگەرەوە بوون کە ئەو موچە وەرنەگرین باشە ئەو نیو موچەشمان ناوێ و بەڵێنیان بە جەنابی وەزیردا کە ئێمە پشتگیری تو دەکەین لەگەرد بەڕێزدا دەبین ئەو موچەیە ڕەتکەوە لە ئەنجومەنی وەزیران و ئێمە نامانەوێ ئەوە بوو بەڕێز جەنابی وەزیر لەسەر داواکاری ئەوان موچەکان نەناردرایە
لە بۆ دارایی چاوەڕێمان کە تا زەختێک بێ لە حکوومەت زیادی بکە بەڵامەوە بوو هەر زیاد نەکرا دوای 2 مانگ جارێککە ڕێپێوان دەستی پێکردەوە بەڕێز جەنابی وەزیر لە ئەنجومەنی وەزیران دانیش لەگەر بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر لەسەر خەت بووین توانرا ئەو 7 ملیار دینارەکە هەیە 2 ملیار و 200 میلیۆن دینارت کیان لە بۆ زیاد بکرێ هەر چۆنێک بێبڕێک زیاد کراوە بوو توانرا ئەوانەی کە 50,000 دینار بوو کرایە 6,000 دینار و ئەوانەی 75,000 بوو کرا 90,000 دینار دواتر خۆیان ڕێکراوەکان لە سلێمانی کە لەگەریان دانیشتین گوتیان کاکە ڕازین بەو هاوکاری کە بماندرێتێکەوە هۆکارێک بوو لە بۆ تاخیربوونی موچەکانیان لە ساڵی 2016 کە بەڕاستی ئێمە پێمان وا بوو ئەوە زۆر کەمیشە بەڵام ئەنجومەنی وەزیران تەنها بڕیاری ئەوەیدا ئێمە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەر لە یەکەم ڕۆژەوە خۆمان لە سەنگەری کە مندامان زانیە و پێمان وایە ئێمە بەرگریکاری مافەکانی ئەوان بووین و ئێمە پێمان وا بووە لەگەڵ ئەواندا بووین و لە هەموو لێژنەکان و لە هەموو بڕیارەکان کە مندامان و نوێنەری ڕێکخراوەکانی کە مندامان لە لێژنان لەگەڵمان بووینە ئەندامیان هەبووە نوێنەریان هەبووە هیچ بڕیارێک بە تەنها وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی نەیدایە چونکە ئەوان ئەندام بووینە لەگەڵمان و ئێمە پێمان وا بووە هاوخەمی ئەوان بووین و پێمان وا بووە لەگەڵ ئەوان بووینە و پێمان وایە بەرگری کاری مافی ئەوان بووینە و تا ئێستاش جێداخە بەڕاستی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەسەر ئەو بڕیارێ و دەستکاری موچەکانیان نەکرا زۆر باشە کاک هەمزەوەی کە بەرە زووتە دێنی مەسەرەی دواکەوتنی موچەی خاوەن پێداویستی تایبەتەکان و مەسەرەی کەمکردنەوەی موچەکانیشان کە کەمترین مەسەرەن موچیانە هیچ لە دەسەڵاتی وەزارەتی کار و باری کۆمەڵاتی دانیە ینی هیچ لێی بەرپرسیار نییە وەکو وەزارەت نانا ئێمە وەزارەتێکی خەدەمین وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی نەک هەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هیچ وەزارەتێک بڕیاری سەرفکردنی موچەی نییە بڕیاری سەرفکردنی موچە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دەدرێ و وەزارەتی دارایی جێبەجێ دەکا ئەو وەزارەتانە تەنها وەزارەتی خەدەمین ئێمە تەنها لە ڕووی خزمەتگوزاریەوە لەگەڵ ڕێکخراوەکانی کە مندامان داین ڕاستە لە ڕێی وەزارەتی ئێمەوە لیستی موچەی ماگانەیان لە بۆ دەکرێت لە ڕێی وەزارەتی ئێمەوە سەرپەرشتی شوکارەکانیان دەکرێت و ئێمە ئەڵقەی وەسلین لە مابینی کە مندامان و ئەنجومەنی وەزیران و ئێمە بەردەوام بەرگریکاری ئەوان بووینە بەڵام دەستکاریکردنی موچیان ئێمەش پێمان وا بووە موچەکە خۆی کەمە ناکرێت دەستکاری بکرێت بەڵام ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و لێژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی ئەو بڕیاری دەرکردنەک ئێمە پێتان وایە ینی حکوومەت زوڵمی لە کەمەندامان کردووە ئێوە وەڵای ئێمە وەکو زوڵم نارین زوڵم یان زوڵم کرایان نەکرا ئەمە هەمومان ئەوە دەزانین کە کەمەندامان چون و توێژێکن پێویستە زیاتر خزمەت بکرێن ئەمە لەوە دڵنیاین ڕاستە ئێمە پرۆژەمان هەبووە پێمان وا بووە ڕێکخراوەکانی کەمەندامان خۆشیان قەناعەتیان وا بووە کە ژمارەیەکی زۆری کەمەندامان هەن کە بەداخەوە خۆشیان دەڵێن 110,000 کەمەندام لە هەرێمی کوردستان لە ژمارەی 4 میلیۆن کە ژمارەکە گەلە زۆرە ئێمە پرۆژەمان هەبووە کە بتوانین چاکسازی لەو کاریان بکەین و ئەو ژمارە زۆرەی کە هەیە جارەچکە بدرێتەوە لێژنە پزیشتەکان و ئێمە لەو کارە لەگەڵیان بەردەوامین بەڵام پێمان وابوو نەدەکرا دەستکاری موچەی کەمەندامان بکرێت تا لێژنەکان کاری خۆیان دەکەن تا ئەو کەم ئەندامە ڕاستەقینانەی کە مستحقی ئەوەن کە هاوکاری زیاتریان بکرێ دەستکاری موچەکانیان بکرێت بەڵام ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ئێمە ناتوانین بڵێن نەدەبا ینی ڕوبەڕووی بینەوە بەڵام ئێمە ڕوبەڕووی ئەوە بووینەوە کەوتمان ناکرێت دەستکاریان بکرێت ناکرێت بە غەدری دەزانین لەبەرەوەی خۆی پارەکە کەمە خۆی هاوکاریەکە کەمە بەڵام ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە تۆ تەنها دەتوانی ناڕەزایی دەربڕی و ئێمە لەگەڵ کەمەندامان بووین و خۆشیان کەمەندامان و ئێمەش وەکو وەزارە لەگەڵیان بوون و سەرەتا هەرنی موچەکەمان ڕەت کردو وتمان نامانەوێت لەبەرەوەی کەمەندامان بەو پارە ڕازی نین بەڵام ئەمە بڕیاری حکوومەتە و هەر ئەوە لە دەستەکە ئێمە کوردومان بەڵێ کەواتە مەسەن ئێستا بۆ نمونە و خاوەن پێداوی سابێتەکان باز دەکەن کە لە ماوەی 17 مانگدا 5 تقریبا نیو موچیان وەرگرتووە ئەمە زوڵمێک نییە لە خاوەن پێداویستی تایبەتەکان کاتێک باس لە زوڵم دەکرێت هەر کەمەندامان نا فەرمانبەران هەمویان موچەخۆران هەمویان ئێمە هەموو ئەوە زانین کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە بە
هەزاران مامۆستایان لەسەر شەقام و داوای موچەی خۆیان دەکەن. ئەمە حاڵەتێکە هەموو فەرمانبەران و هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی بوونەتەوە. بڵێ ئەو چار موچەیە هیمانجی ساڵی 2014 و 2015 دوو مانگی کەڵەکە بوو ئەو ساریش بڵێ تەنها 5 موچیان وەرگرتیار وەک باسم کرد سەرەتا لەبەر ئەو تاخیربوونی ئەو موچەیە و گرفتە دروست بوو کە چەند مانگەک تاخیر بوو، بەڵام ئێستا لەوەتی موچەکەیان بڕیاری لەسەر درایە کە 6,000 بە 90,000 لە کات خۆی درایە، بەڵام سەبەبی تاخیربوونەکان ئەو گرفتە گەورە بوو کە هەر لە سەرەتاوە ئەو نیو موچەیە ڕەتکرا. سپاس دەکەم دواتە گەڕێمەوە لای بەڕێز کاومەرگەر بینە لای بەڕێستان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بەڕای بەڕێستان ساڵی 2016 ساڵێکی چۆن بوو بۆ خاوەن پێراویستە تایبەتەکان و ئێستا خاوەن پێراویستە تایبەتەکان لە چ دۆخێکدا؟ من زۆر سپاسان دەکەم کا حەکیم سڵاوتان لێبێ سڵاو لە هەردوو میوانە بەڕێزەکەتان کا کۆچەر و کارمەردی. من پێم خۆش بوو بەڕاستی وەزارەتی کارت بانگ نەکردایە کە وتە بێژەکەی حکومەتی هەرێمی کوردستان بانگ کردایە کە ڕۆژانە هەر ڕۆژی بڕیارێ دەرەکات و یان سەرۆکی حکومەت بە پێچەوانەوە بڕیارەکە دەرەکات و بە شێوەیەک کاک سەفین زەیی بواە ساگادار بوو بەم شوێوەیە. من لێرەوە بەڕاستی 2016 ڕۆژ ساڵێکی شوم بوو بە تایبەتی بۆ سەرجەم خاوەن پێداویستە تایبەتەکان لە ڕووی خوێندنەوە بەڕاستی لە ڕووی پێداویستی خوێندنەوە لە ڕووی بواری داراییەوە لە ڕووی بواری ژیانێکی بەڕاستی خراپدا بووە. ئێمە ئەرەوە نەمان پێکرا ئێمڕۆ بەڕاستی هەموو پەیامەکانی خۆمان گەیان بەڕاستی بە شێوەیەک پەیامی خۆمان گەیان بەو جۆرە کە بە سوتاندن حکومەتی هەرێمی کوردستان چەندین یادداشتنامە و بەیاننامە و چەندین ڕێگامان گردە بەر بەڕاستی هەر گوێی لێمان نەگرت. حکومەتی هەرێمی کوردستان بەو شێوە بەڕاستی کارێکی کرد دەستی بر بۆ قوتی خاوەن پێداویستیە تایبەت کە 150,000 دینارە 150,000 دینار بەڕاستی بەشی بژێوی کەسێک ناکە کە لە ماڵەوە کەوتووە ساکە بەڕاستی یان لە ڕووی شەلەرەوە یان لە ڕووی شەلە دەماغەوە یان خاوەن پێداویست سالا سیما پێویستی ڕۆژانە بەڕاستی پێویستی بە خوێنە یان کورتەباڵایەک پێویستی بەڕاستی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی توێژێرەوە بەڕاستی لە هەموو بوارەکان پێویستێتی یان کە مندامێت چۆن بەڕاستی ئینسانێک مناڵێکی بەرپرس ڕۆژانە بەڕاستی 150,000 دینار ڕۆژانە لە قومارخانە چەنا بیستین کوڕەمەسول چۆن ئەدۆڕێت و چەندین دەفتەر ئەدۆڕێ. بەڕاستی ئێمە ئەوەمان بر پەنامان بر بۆ سوتاندنی حکومەتی ساکە حکومەتی بە خۆمان بە حکومەتی خۆمانی نازانین بە هیچ شێوەیە ئێمە ڕێگا ئەوەمان گردە بەر بەڕاستی لە دێگەڵەوە بە هەموو شێوەیەک بەڕاستی تەلەفۆنیان بۆمانە کرد کە ئەڕەشەی کوشتنیان لێمانە کرد. ئێمە نەمانگەیانە ئەو کاتە بەڕاستی وڵاتەکەمان ڕووی بەڕووی بەڕاستی ئەوە بێتەوە بەڕاستی تێکی دەیان ئێمە بە وڵاتی خۆمان ێزانین بە خاکی خۆمان ێزانین. ئێمە لێرەوە بەڕاستی ئێمە سڵاو دەنێرین بۆ پێشمەرگە قارمانەکانش. ئێمە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان کارێکی کرد لەم کاتەدا هات 150,000 دیناری بڕی کردێ 6,000 دینار یان 89,000 دینار بەشی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت چۆنەکە. ئەمە عوباڵێکەوێتە سەر حکومەتی هەرێمی کوردستان. کاک حەکیم من لەم لاژدەی مانگەوە سەردانی بەغدام کرد بەناو ڕێکخراوە خاوەن پێداویستە تایبەتەکانەوە، سەردانی سەرۆکۆمارم کرد، سەردانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیم کرد، معاناتی کوردستانم باس کرد، معاناتی خاوەن پێداویستی تایبەتی باس کردووە. لەو ژیانە قورسەدا تیرۆ ڕوویانی تیرۆ ڕوبەڕووی وڵاتەکە بووەتەوە بە تایبەتی ساکە لە مووسڵ لە بەغداد تەقینەوە چەنە ڕۆژانە یەک موچەیە تاخیر نابێ یان یەک کارەبایان لێ نابڕێ. ئێمە ئێستاکە لە وەزارەتی کاروباری کۆمارە من سەردانی لەگەڵ سەرۆکۆمارە 20 دقیقا پێم من قسەم کرد کە سەرۆکی کۆمارش بەو هینەش نەبوو بەڕاستی دڵخۆشکەرە بێ کە پشتیوانی ئێمە بکات بۆ جۆرە کە لەگەڵ حکوومەتا قسە بکات و پشتیوانی خۆی دەربڕێ. ئێمە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی عێراق من قسەم کرد چارەکێکی بۆمدانا
داوام کرد موچەی سەرجەم خاوەن پێداویستیە تایبەتەکان بگەڕێتە سەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی عێراق کە ئێمە ساکە ئەوەیە وامان لاتۆ بەڕاستی لەم حکومەتە دەستمان شوەریوە بە حکومەتی خۆمانی نازانی ئێمە بەس پشتیوانی پێشمەرگە قارەمانەکانەکەین ئێمە پشتیوانی پێشمەرگە قارەمانەکانەکەین پشتیوانی حکومەتی ئەم حکومەتە گەندەڵە ناکەین بەڕاستی ئەم حکومەتە ناکەین بەڕاستی هەموو دەرگاکانی داخستووە لە سەرجەم خاوەن پێداویستی تایبەت ئێمڕۆ هاتووە سەردانی تەنها سەردانی ڕێکخراوەکانی کردووە ئەندامان هاتووە بۆ نەوت لە ڕووی تەمەنیەوە بەڕاستی پێویستی بە لیترێ نەوتە هاتووە ئەڵێ من کارەبام نییە ئاوم نییە نەوتم نییە یعنی ئەوە مەکتەب کرایەتەوە پێداویستی جلوبەرگەوە جلوبەرێک جامتاوە ینی پێداویستی خوێندنەوە ئەمە کاری گەورەترین کارەساتە یعنی حکومەت هێرمی کوردستان تو 150,000 بە منی ڕانەبینی من چۆن بە حکومەت هێرمی کوردستان چۆن بە حکومەتی خۆمی بزانم ئێمە هەموو ڕێگایەترێگرینە بەر بەڕاستی دەستەوێقە ناوەستین بە هیچ شێوەیە ئێمە وڵاتمان خۆشتەوێ وڵاتەکەمان خۆشەوێ شاری سلێمانیمان خۆشەوێ هەموو محافەزەمان خۆشەوێ بۆیەش لێرە من لێرەوە بەڕاستی بەناو ڕێکخراوە خاوەن پێداویستیەکانەوە ئێمڕۆ لە باخچەی نالی هەموو خەونەکانمان سوتان بەڕاستیە وایە 2016 ئەو کاتە وایە کە سەرجەم خەونەکانمان بەهاتایەدی نەک ساکە مناڵ و بەرپرس ساکە وەڵی تکتێتی سەردانی وڵاتەکان و سیاحیەکان بکە مناڵی برسەکان ساکە سەردانی سیاحیەکانەکە وڵاتەکانەکە ئێمە نامانەوە کەوان بژین ئێمە بە مافی خۆمان ێزانین بە حەقی خۆمان ێزانین ئێمە حکومەتە بەڕاستی هەموو دەرگاکانمانداکە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیش وەک منی لێ هاتووە کاکەجا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوەیە هەرەوە نەیاڕاتە ئەنجومەنی وەزیران داوای حەق و مافی ئێمەکە جوێی لێ ناگرێ ئێمە داواکاریمان لە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی سەرۆکی حکومەتەیە لێرە زۆر باش کاک حەکیم بە شێوەیە قساکەین کات بدە ئێمە بۆیەکە لێرە تۆش عەدالەت بە بەڕاستی ئەوەنە من و کاکۆچەر هاتینە قسە بکەین لەسەر ئەم حکومەتە نەک بەڕاستی نوێنەری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوەنە بە شێوەیەک زیاد قسەکان کاتوی ئێمە ناخی دڵ خۆمان باسەکەین معاناتی خۆمان باسەکەین من حەزمەکە سەفینجەیی وایە بەهاتایە بەرامبەرمان قسەی کردایە کاگنێت بەڕاستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێز محەممەد داودانی من لەگەڵی دانیشتمە ڕۆژانە کۆبنەوەمان کردووە لەگەڵی چەندینی ئاگادارنامەمان کردووە ئەو ژەیی لەگەڵ ئێمەیا بووە 7 میلیارد دیناری دانا بۆ ئێمە حکومەت هێرمی کوردستان بووە ئێمە ڕێدمان کردەوە بەڵە سپاس دەکەم کاومەر دیارە ئێمە عەدالەتیشین بەس بەرپرسانی باڵا نیان بۆ بەرنامەکان سپاس دەکەم دواتر دەگەڕینەوە لای بەڕێستان بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دواتر دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای
تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کە کۆچەرەگە بگرم و لای بەڕستن سەبارەت بۆی کە ئێوە لە ماوەی 7 مانگە ڕابردوودا کەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەش ئاماژتان پێکرد چەند موچەتان وەرگتووە تا چەند ئەمە بەشی بژێوی ژیانتان دەکات. دیارم نەمێ ئەوە بڵێم کاک مەقدید وتی حکوومەتی هەرێم لە کاتی خۆی موچەدا بەشەکە، بەڵام ئێمە 7 مانگە 5 موچە دابەشکرا 5 موچەکەش بەو بڕەکەمە کە 90,000 و 60,000 ئەو کەسانی کە 90,000 موچەکەیان لە ماوەی 7 مانگە 450,000 دیناریان وەرگرتووە و ئەو کەسانی کە 60,000 وەرەگرن لە ماوەی 7 مانگە 300,000 دینار وەرگیراوە. ئەڵێ حکوومەت زوڵمی کردووە زوڵ ئەمە زوڵمێکی گەورەیە لە خێزانی خاوەن پێداویستی تایبەت هەیە کرێکی وە کرێخانی پێ نەدراوە ئەگەر 7 مانگ 450,000 وەرگێ بەچی کرێخان و بدات ماڵەکەی جێشتووە هەتاکو جێی بۆ کراوەتەوە هەر هەفتەی لە ماڵێکا ژیاوە باشە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت هەیە خۆم لەم هەفتەیە پیانوتوم ئەڵێ 3 مانگە کریم وەلیدەم لا نییە بە باوکم وتووە ماڵی بە باوکم وتووە پێی نەبووە بە برام وتووە پێی نەبووە خۆشم هیچ ئیش و کارێکم نییە تەنیا ئەو پارەیە نەبێکە ئەو موچەیەکە وەری ئەگرم لە حکوومەت کریم وەلیدەکەی پێنادرێت کە کریم وەلیدەکە ئەگەر بکات 3 ئەمپێریش 2 ئەمپێریشی هەبێ کە 20,000ەکە پارەی ئەوەی پێ نەبێ پارەی لیترێ نەوتیان پێ نییە کە ئێستا نەهامەتێکی کە ڕووی کردوتە خاوەن پێداویستی تایبەت وەرزی سەرما و سۆڵە هاتووە کە خاوەن پێداویستی تایبەت توانای دابیرکردنی کرێ ئەمپێرێ کارەبای مۆلیدەی نەبێ لەکوێ ئەتوانێت سوتەمەنی دابینکە کری خان و بەچی چەنەها خێزان هەیە کە ماڵیان کرێکی بوون گەڕاو نەتەوانێت سەر ماڵی خوشک و برا و باوکو و کەسوکاریان حاڵەتی لێکجیابوونەوە تۆمار حاڵەتی لێکجیابوونەوە بەداتا کۆمەڵی کورتەباڵەکان 80 خێزانیان هەیە جیابوونەوەی تیا بووە 80 خێزان ئەو کۆمەڵی کورتەباڵەکان بەداتا لایەتی و 1-2 کەناڵی راپۆرتیان لەسەر کردووە ئەمە زوڵمە حکوومەت لە خاوەن پێداویستی تایبەتەکان زوڵم نییە پێ دەوترێ زوڵم نییە ژیانێکی ئەمەنە قورس بەڕێ ئەکەن ژیان کەمەندام شەلەل دەما کاکە شەلە دەما دوو لە ڕووی بەڕەس و بیسەران 60,000 پارەی دایبی ماگانەکەی ناکە تۆ وەرە 7,000 بە 7 مانگ ئەوەنەی بیتێ ئەی بەچی بژی ژیانی ئاوە ژیانی خاوەن پێداویستی خۆشگوزارانەکەن ئێمە ئەم حکوومەتە تەنها گاڵتە بە هەست و شعوری خاوەن پێداویستی تایبەتەکە لە ساڵی 2011 سەر لە نوێ خاوەن پێداویستی تایبەت درایەوە بە لیژنا موچەیان بۆ زیاکەین بە پێی ڕێژە بۆیان دانین بڕیارەکە دەرچوو حکوومەتی هەرێم وتی هەر خاوەن پێداویستیە لە لیژنەکە دەرچوو موچەکەی بۆ زیاکرێت کە زۆرترین موچە 250,000 بوو بەپێی ئەو بڕیارە بێ حکوومەتی هەرێم لە ساڵی 2012 قەرزاری خاوەن پێداویستی تایبەتە هەر کاتێ حکوومەت بیەوێ کێشە لە موچەی خاوەن پێداویستی تایبەت دروستکە دیسانێگاتەوە بە لیژنە عنی لیژن ئەم هەموو لیژنە بینینەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆچی بە ئاشکرا دیارە خەڵک خاوەن پێداویستی تایبەتە سوودمەند لەم پرۆسەی دەربکرێت خەڵکی ناسوودمەندیتیان نییە کاکە ڕێژەکەیە کەسێک ئەگەر بۆ منە پەنجەیەکی نەبێ لەگەڵ دەستێکیان نەبێ ئێمە ئەڵێن قەینا جیازی لە موچەکەی هەبێ بەڵام هەر خاوەن پێداویستی تایبەتە کەسێک قاچی لە خوار ئەژنەوە نەبێ لەگەڵ هەردوو قاچی نەبێ فەرقی هەیە بەڵام هەر خاوەن پێداویستی تایبەتە باش ئێوەتەن ساڵی 2016 ساڵێکی ڕەشە بۆ ئێوە بۆ بەرپرسان ساڵێکی چۆن بۆ بەرپرسانیش گرفتێکیان نییە لە سیارە گۆڕین لە سەفەرکردن لە گەشت و گوزاریان هەروە خۆیەتی ساڵەکان بۆوانە لەوەتەی راپەڕین کراوە ئەم حکوومەتە دروست بووە هەموو ساڵێ بۆ ئەوان خۆشە بەڵام بۆ خەڵکی کوردستان هەر بەژمەینەتی 25 ساڵە نەکارەبا چابوو نە ئاو چابوو حکوومەتی هەرێم وەک نەوت نایە پارەی نەوتەکە نایە بە خەڵکاکە نەوتەکەیان باتێ خەڵک ئێستا سوتەمەنی نییە کارەبای نییە عنی چی بکە ئەوە راپۆرتی کەناڵە کراوە ئیمساڵ 5 لە مانگا 5 حاڵەتی مردن بووە بۆنەی خەڵوز و زۆپای دارەوە خەڵک پەنای بردوەوە بۆ دار
ینی وڵاتێک بۆ هەموو سەرۆت و سامانەوە بۆ هەموو سەرۆت و سامانەوە هاوڵاتیانی ئاوا بژین فەرمانبەرانی ئاوا بژین. سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەڕست کاک کۆچەر کاک مەگرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە مەسلەی پشکنینەوە دووبارە بۆ کەم ئەندامان ئەوەی کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێی هەڵساوە ئێستا ڕێژەی کەمەندامە کە پێش 111,000 ئێستا ڕێژەکە بۆ چەند کەم بۆتەوە پرۆسەکەش کۆتایی پێهاتووە؟ بەڵێ سەبارەت بە لێژنەی شیانەوەی کەمەندامان دیارەمە لێژنەیەک دروست کراوە ڕێکخراوەکانی کەمەندامان خۆیان ئەندامیان هەبوو لەو لێژنەیە و ئەوە بوو بڕیارەکە درا لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی تەندروستی لەبەرەوەی لێژنە پزیشکیەکان لە ڕێی وەزارەتی تەندروستیەوەیە ئێمە وەکو وەزارەت کار و کاروباری کۆمەڵایەتی لە ڕێی فۆرمێکی تایبەتەوە کە لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێر و گەشتپێدانی کۆمەڵایەتی شارەکانەوە دابش دەکرا کارەکانی خۆمان بە تەواوی کردیە تەنها لە یەک دوو قەزا و ناحیەماویش گرفتی لێژنەی پزیشکیمانەیە کارەکان بە شێوەیەک دەڕوا ڕاستە ئەمە وەکو وەزارەت کارەکانی خۆمان تەواو کردیە بەڵام لێژنە پزیشکیەکان بە حکمی ئەوەی کە زۆربەی ئەو کەمەندامانەی کە دەنێردرن و لێژنە پزیشکەکان جارێک کە پێویستیان بە فحوساتی مختبەری دەبی و ئەو فحوسە مختبەریەکانیش لە ڕێی مستەشفایەکانەوە دەکرێت کاتێک دەنێردرێت لە بۆ ئەشیعەیەک دەنێردرێت لە بۆ تەختیتەک یان تەختیتی جەیەک مەوعیدێکی زۆر درەنجی لە بۆدان لەوانەیە 2 مانگە 3 مانگە کەوانە بەڕاستی بەشێک لەو گرفتەی دروست کردیە کە لێژنە پزیشکیەکان کارەکانیان کەمە سستر دەڕوا بەڵام لەگەرەوەش کارەکان بە شێوەیەک دەڕوا کە تا ئێستا جێی دڵخۆشیە لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک نمونەمان لایە بەدەیان نمونەم لایە دەتوانم بڵم بە سەدان نمونەم لایە کە پێشتر کەسێک ڕێژەی کەمەندامەکەی 175 بووە یا 185 بووە ئێستا ڕێژەی کەمەندامەکەی 100 یعنی هەر کەم ئەندام نییە ئەوەی کە جێی ئەوەیە تا ئێستا 25 هەر خەڵک خۆی نەهاتیە فۆرما کەمەندامیەکەی وەرگری کە لەوانەیە هەر کەم ئەندام نەبوو بیان لەوانەیە پێشتر بە واستەیان بە هەشتە کاتبی بوو بیتە کەمەندام ئێمە پێمان وایە کەمەندامان هەروەک باسم کرد خەڵکانێکی یەکجار زۆریان تێدایە کە مستحقن کە فەقیرن کە پێویستیان بە هاوکاریە کە پێویستە حکوومەت زیاتر خزمەتیان بکە بەڵام لەگەر ئەوەشدا و لێژنە پزیشکیانە دەتوانن ئەو کەسانەی کە بوونەتە مشەخۆر لە ناو ڕێکخراوەکانی کەمەندامان یا لە ناو کەمەندامان بتوانن ئەوانە دەربینین لە ئەوەی ئەو ڕێژە ڕاستەقینە بمینێتەوە لۆی بتوانرێن باشتر خزمەت بکرێن چکە ڕێکخراوەکانی کەمەندامان خۆیان دان بەوە دادەنێن کە خەڵکانێکی زۆر هەن لە ناو کەمەندامان کە کەم ئەندام نین بەڵکو تەنها دێن موچەی وەردەگرن بە ناو کەمەندامی بەڵێ زۆر باش بەس ئێستا پرۆسەکەی پشکنینەکە کەوا بڕیار بوو 3 مانگ بێت پرۆسەکە بە تاوی کۆتایی پێهاتووە ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بەڵێ لە کاتی خۆی پرۆسەکەمان بە تەواوی جێبەجێ کرد هەروەک باسم کرد بە تایبەتی لە ناو پارێزگاکانی شەکانمان تەواو کردیە بەڵام وەک باسم کرد لێژنە پزیشکیەکان لەبەرەوەی چاوەڕوانی فحوساتی مختبەری نەخۆشخانەکانن نەتواندروای شەکانی ئەوان تەواو بکرێ ئەوانش بەشێک لە شەکانی خۆیان تەواو کردیە بەڵام هەندێک لە نەتیجەی نهاییمایە کە بدەنەوە دەستمان بەڵێ ئێستا پێشبینی دەکەن ژمارەی خاپێداویستە تایبەتەکان کە پێشتر بەرز باسلۆکە 111,000 ئێستا کەم بۆ تۆ بۆ چەند دوای ئەم پشکنینانە هەروەک باسم کرد ئەوانەی کە خۆیان نەهاتوون ینی نەهاتون فۆرمەکە وەگرن ڕێژەکە نزیکەی 120 دەبی کە هەر نەهاتوون دیارەوە لەوانەیە هەرکەم ئەندام نەبووبی لەوانەیە پێشتر بەواستە کرابی تەکەم ئەندام کاوانە بەشێکن لەو ئەوە هەیە بەڵام ئەوەی باسشم کرد لە ناو لێژنە پزیشکەکانیش هەندێک نەتیجەمان لە بۆ هاتەوە کە پێشتر ڕێژێک کە مندامی 180 بووە 175 بووە 190 بووە ئێستا ڕێژەکەی هەر هیچ نییە تەنها ئێمە وەک باسم کرد یەک دوو گرفتمانەیە لە قەزا و ناحیەکان بە تایبەتی لە هەڵەبجە لە گەرمیان لەگەڵ سۆران کاوەش ئەوەیە لێژنە پزیشکیەکان پێمان باشە لێژنە پزیشکەکانی پارێزگاکان بچنە ئەوێن دەرێ ئیش و کارەکان بکەن
کێشەکە لەوەیە کە ئێمە لەگەڵ وەزارەت تەندروستی لەسەر خەتین تا بتوانین لێژنەکان بنێرین بەڵام گرفتەکە ئەوەیە ئێمە پێمان باش نییە ئەو لێژنە پزیشکیانەی ئەوێن دەرەی قەزا و ناحیەکانن ئەوان جارچکە کەم ئەندامان ببینەوە هەر خۆشیان لێژنە پزیشکەکانی قەزا و ناحیەکان دەڵێن ئەمە نەیکەین باشە لەبەرەوە هەمان یەکتر دەناسین بۆیە وا باشە لە پارێزگاکانەوە لێژنەکان بێن کەم ئەندامان ببینن لە ئەوەی بە شێوەیەکی عەدالەت و دروستتر بتواندرێ بڕیاری لەسەر بدرێ ئەمە لەسەر ئەوە لەگەڵ وەزارەت تەندروستی لەسەر خەتین کە ئینشاءڵڵا لە ماوەی داهاتوو بتوانین ئەو کێشەیەش چارەسەر بکەین و ئەو ڕۆژەش لە ئەنجومەنی شیاندنەوەی کەمەندامان مناقەشەی زۆر کرا وەزارەتی تەندروستی نوێنەری وەزارەتی تەندروستی لەگەر بوو لۆی بتوانین لە ماوەی کوردیش ئەو کێشەیە چارەسەر بکەین. بەڵێ زۆر باشە. ئێوە بۆ داچوونی جدیتان نەکردووە سەبارەت بەوە کاریەوەی کێسێمە لە مانگی مەسەلەن 12 داین کە زۆربەی چون توێژەکان نۆنی و موچیان وەرگرتووە بۆتی خاوەن پێراویستی تایبەت ینی کە کەمترین موچەیان هەیە ئێستا مەسەلەن 6,000 کە مەسەلەن کۆی ئەو حەفدە مانگە 300,000 ئەو 9,450,000 کە دەکات ئەو کاری دواکەوتنەکەی چییە بۆ ئەوانیش نەتوانراوە لانی کەم ئەو بڕە پارەکەمەش مەسەلەن نیموچەکان پێ بدرێت لەگەڵ توێژەکانی تر. بەڵێ کاک حەچم خۆی ئەو لێژنەی پشکنینەوەی کە مندامان پەیوەندی بە مەوزوعی مۆچەوە نییە ئەمە پرۆژەیەکی چاکسازیە هەرچەند ئێمە داوامان لە حکوومەت کرد داوامان لە ئەنجومەنی وەزیران کرد دەستکاری موچەکانیان نەکری هەتا ئەمە ئەو لێژنە ئیشەکانی خۆیان دەکەن بەڵام ئەمە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بوو کە بەداخەوە موچەکان زۆر تاخیر بوو لە سەرەتا ئاماژەم بەوەدا سەرەتا ئەو بڕا هاوکاری کە دانرا بوو لە ئەنجومەنی وەزیران کە 7 ملیار بوو ڕێکخراوەکانی کە مندامان خۆیان ئەو بڕە پارەیان ڕەت کردەوە تقریبان تا مانگی 4 و 5 ئەو گرفتە هەر هەبوو نەتواندرا چارەسەر بکرێت دواتر پاش دانیشتنێکی یەکجار زۆر تواندرا 2 ملیار و 200 میلیۆنت کە زیاد بکرێ ئەو جا و کاتە ڕێکخراوەکانی کە مندامان بڕیاردرا کە موچەکەەوە بگرن ئەوە هۆکارێک بوو کە بەڕاستی کە مەگ موچەکانیان تاخیر بوو و 4 موچەکەش هی ساڵی قەدیمەکە هەموو فەرمانبەران حکوومەت قەرداریانە بەڵام لەو سار کە فەرمانبەران دەموچەوە بزانوەریان گرتیە کە مندامان تەنها 5 موچیان وەرگرتیە. بەڵێ سپاس دەکەم دواتەکەرم بۆ لای بەڕێز کاک مەغدید. کاک عومەر گەربەینە و لای بەڕێستان پێشتر باستان لەوە کرد کە ئەمڕۆ ئەمڕۆ ساڵی 2016تان سووتان یاخود حکوومەتتان سووتان یعنی کامتان سووتان؟ من لێرەوای ڕایگەێنم ئێمە 2016مان سووتان ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر خاوەن پێداویستی تایبەت لە وەڵی خاوەن پێداویستی تایبەت نەبێ لەو بارەیەوە بەڕاستی قساکە خاوەن پێداویستی تایبەت لە ژیانێکی قورسایە لە کرێچیایە لە ڕووی زەواجەوە جیا بووەتەوە لە موچەی بڕیوە یعنی لە هەموو وارەکانەوە بڕێتی بەڵێ حکوومەتی هەرێم شماسوتان هەر بە سەرۆکی حکوومەتشەوە بەڵێ ئێستاکە بە حکوومەتی خۆم بەرپرسم لەم قسەیە بەڕاستی ئەگە من نوێنەری ڕاستەقینەی کورتەباڵەکانم یان خاوەن پێداویستی تایبەت بم من نهاتمە بەڕاستی بۆ بەرژەوەندی خۆم کار بکەم لێرە هاتمە بۆ بەرژەوەندی خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵە کارەکەم. ئەگەر من حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکەش بەڕاستی ڕوبەڕووم کاتەوە لە هەموو ڕوویەکەوە من بەرپرسم بەڵێ هەردوو لایمان سووتان ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ئەرکەی کە لەسەر شانی بەڕاستی کارێکە لەسەر شانی کە موچەی پێ بدا پێداویستیەکانی پێدابین کە 150,000 دینار هیچ کاریگەریەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی تاسیرات ناکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە لەو بڕیارە 300,000 دینار ئەوەی 300,000 دینار وایە ئەو بڕیارە گردەوە هات یەقەی ئەمەی گرت 150,000 دینار نەقەوەتمانەیە نەفۆجمانەیە نە لیوامانەیە ئەگەر خاوەن پێداویستی تایبەتەکان لێرەشەوە کارگەیەکی قورسمان نەبوایە یا معمەلێکی چەمەتۆمان نەبوایە معمەلێکی شیشمان نەبوایە کارێکگەر یەکرێ سەر حکوومەتی هەرێمی کوردستان یان کارگەکەمان داخستایە یا حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسەکان بات ناوید کاکە من حیسەمە بێ لەناو ئەو کارگەیە ئێمە هیچ دەرگایەکمان نییە هیچ کارگەیەکمان نییە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە
تکاکەم بۆ حکومەت هێرێمی کوردستان من بۆ لێرەوە ڕایگەێنم خاوەن پێداویستی تایبەت لە بەڕاستی لە بوارێکی زۆر قورسدایە خاوەن پێداویستی تایبەت جیابووەتەوە کورتەباڵەت جیابووەتەوە لە ڕووی زەواجەوە مناڵیان هەتیو کرد مناڵیان بەڕاستی سەرگەردان کرد خەڵکی خاوەن پێداویستی تایبەت هاتە سەر جادا حکومەت هێرێمی کوردستان ئەوەی پێخۆشە کەسێک ساکە من پێتە لە کەسی کورتە نابینایەک ئەم ێوارەیە تەلەفۆنی بۆمان کردووە ڕێتە گیانی شورتە ڕێتە گیانی خانۆکەی دەریکا لە خانۆکە هەژمانە کرێی نەداوە 4 نابینایەیە لە ماڵەوە 4 نابینایەیە لە ماڵەوە 6,000 دینار پێی ڕەوا نەبینێ حکومەت هێرێمی کوردستان 6 مانگە پارەی کرێخانووی نەداوە وەرە شیر بکڕێ وەرە دوو نابینای مناڵیەیە 4 نابینایەیە فەرمووی لێرەوە با پێتان بڵێ کورتەباڵە لە ژیانێکی قورسایە 80 کورتەباڵە جیابووەتەوە لە زەواج ئەمە گەورەتی کارسێتە لە حکومەت هێرێمی کوردستان حکومەت هێرێمی کوردستان بەمازانێ من ئەڵێ ژیانێکی خۆشمەیە بەماڵێ من دەوڵەت ڕاگەێنم نەخێر منم دەوڵەتەمە هەر ناوێ ئەگەر دڵی خاوەن پێداویستی خۆش نەکا خاوەن پێداویستی تایبەت لە ژیانێکی خۆشانە بێ ئێمە تکاکەی تر باسی دەوڵەت ڕانەگەێنێ ئێستا کە با بکاتە ڕاپرسیەوە بزانین لە سەیات چەندێک بەر دەوڵەتی سەربەخۆوەدا با لێرەوە ڕایگەێنم بە حکومەت هێرێمی کوردستان لێرەوە ڕایگەێنم یەک کەسێ دەنگ بە دەوڵەتی سەربەخۆ نادا هەموومان خاکمان خۆشەوێ هەموومان پێشمەرگەمان خۆشەوێ نیشتیمانمان خۆشەوێ لە حکومەت هێرێمی کوردستانش دڵسۆزترین با بزانین مەسوولەیە بەرپرسەیە لە وەزارەتەیە سەرۆکی حکومەتەیە سەردانی جەبەکانی نەکردووە کورتەباڵە و خاوەن پێداویستی کەمپینی ڕاگەیاندووە ڕۆیە سەردانی جەبەکانی کردووە حکومەت هێرێمی کوردستان شەرمەزار بی ئەلێرە تاکەی سەردار نایتە جواب لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت کورتەباڵات بەڕاستی لە ژیانێکی قورسدایە من لێرەوە ڕایگەێنم تکاکەم لە بەرپرسە تکاکەم لە خواپێداوەکان دەوڵەمەنە بەڕێزەکان بەڕێز کاک جەمال کۆمپانیای قەیوان کۆمپانیای میران کۆمپانیای عەدنەزمەدین ئەو کۆمپانیە بەڕێزانە بەڕاستی ئەو کار و پشتیوانی ئەمە بوونە ئەلێرەوە ڕایگەێنم تکاکەم لە ڕووی ستۆمەنیەوە بەڕاستی بەتانیە دەنە سەر خۆیانە بەرپرسەکان سۆبەش داناگرسێنەوە نەوەکەم خاص شۆرماکە سفلی داگرسێنن ئەلێرە گەورەتی کارەسات ئێمە بە خەڵوزر بە دارش مەمنونین حکومەت هێرێمی کوردستان کەڕی کوێری تەکەی دەیتە جواب بەڕاستی بۆیە کە ئێمە قسەیەکەیت ئەو شەیەکەیت ئەو شێما بەکارێناوە نازان چی وشەیە بۆ حکومەت هێرێمی کوردستان بێنین فەرموو نابینایە ئێستاکە بێپارەیە لە خوێندندا بڕاوە لە ڕووی تەندروستیە لە بوارێکی خراپدایە لە بواری داراییە خراپە لە ژیانێکی قورسدایە ئێمە لێرەوە ڕایگەێنین تکایە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆی نەکاتە ساحێبی ئەو وەزعە ئێمە ڕەحم بە کەس ناکەین سپاس دەکەین کاومەر زۆر سپاس دەکەین کاتمەکەمەوە کۆچەردووە وتەدیانی ئەگەر حکومەت بەدەم داواکاریەکانی ژیانی خاوەن پێداویستەکان چی بەسەر دێت زۆر بەکوت سپاس وەڵا ژیانی خاوەن پێداویستی لەوەتەی هەیە هەر خراپە من ئەمەوێت سپاسی ئەو خێرخوازە مرۆڤ دۆستە بە ویژدانانە بکەم کە لەم شارەیە دایم دەرگای کۆمپانیا و ماڵەکانیان واڵا کردوەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەگەر ئەوانە نەبوونایە ئەو مرۆڤ دۆست و بە ویژدانانە نەبوونایە عنی بەڕاستی زۆرێک لە خاوەن پێداویستی تایبەت دەکەوتە سەر جادە بەڵام سپاس بۆ هەڵوێست و سپاس بۆ مرۆڤ دۆستایانیان من هیچ ئومێدێکم بە حکومەتی هەرێم نییە نەک 2016 حەڤەش و ساڵانی داهاتوشکە بێت حکومەتی هەرێم هەر بەم شێوەیە و بە ڕیتمی خۆی ئەڕوات تەنها ئومێدممان بەخوایە کە خوای گەورە ئەم وەزعە بگۆڕێ بە جۆرێک ئاوڕێکی خێر لەم میلەتە باتەوە لە خاوەن پێداویستی تایبەت کاک مەغدیت بەڕێستان گەر دواوتەتان ئێوە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەتوانن چی بکەن بۆی کە
بارودۆخی خاوەن پێداویستی تایبەتەکان باشتر بکرێت بە کورتی بێ سوپاس دەکەین. بەڵێ وڵای ئێمە هەروەک باسم کردێمەوە کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی زۆرمان پێ ناخۆشە و لە سەنگەری ڕێکخراوەکانی کەمەندامانین و ئێمەش بە هەمان شێوە پێمان وایە ئەوان خاوەن کێشەیەکن خاوەن گرفتێکن خاوەن قەزیەیەکن کە نەخۆشیان هەیە کەسانی وەزعی زۆر خراپیان تێدایە کە حکوومەت دەبی خەمیان لێ بخوا ئێمەش داواکاریەکانمان گەیاند تا ئەنجومەنی وەزیران و داواشمان لە ئەنجومەنی وەزیران کردیە دەستکاریکردنی موچەی ئەو توێژە زۆر خراپە لەبەرەوەی کەسانی مستحقن کەسانێکن پێویست هاوکاریان بکرێ ڕاستی ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڵێنی چاکسازیمان دابوو پرۆژەکانی خۆمان بەردەوامە و بەردەوام دەبین لەو پرۆژانێک کە لە بەردەستمانە بەڵام بەدەیان هەزار کەس هەن کە کەمەندامی ڕاستەقینەن کە وەزعیان زۆر زۆر خراپە پێویستیان بە هاوکاریە پێویستیان بەوەیە کە حکوومەت زیاتر هاوکاریان بکەنە خواستە دەستکاری موچەکانیان بکرێ ئێمە جەنابی وەزیریش تاکیدی لەوە کردەوە کە بەردەوام لەسەر خەت بووە لەگەر ئەنجومەنی وەزیران و دەنجی ڕێکخراوەکانی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتمان گەیاندوتە ئەنجومەنی وەزیران دەمینێتەوە ئایا ئەنجومەنی وەزیران و لێژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی لە توانای دای هەیە جارچکە موچەکانیان وەک خۆی لێ بکاتەوە هیچ نەبی بەلای کەمی وەک خۆی لێ بکاتەوە تا بتواندرێن ژیانی خۆیان بەڕێ بکەن ئێمە بەڕاستی هاوخەمی ئەوانین پێمان وایە کە لە وەزعی زۆر خراپدان و دڵنیام ئەو قسانەی کە بەڕێز کاک عومەر و کاک کۆچەریش کردی بەڵێ هەمویان واقعین و کۆمەڵێک کەس هەیە کە وەزعی زۆر زۆر خراپە پێویستی بەوەیە کە حکوومەت زیاتر هاوکاریان بکە و چاوەڕوانی ئەوەین حکوومەتیش هەر چاوەڕوانی ئەوەیە کە وەزعی دارایی هەرێمی کوردستان ئەو قەیرانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە باش بی و بە دڵنیای جەگەر ئەو قەیرانە لەسەر هەرێمی کوردستان نەمینێ بە دڵنیایی حکوومەتیش ناچارەکە ئەوەی کە خەم لە کەمەندامان بخوا بتواندرێت زیاتر خزمەتیان بکرێ لەبەرەوەی کۆمەڵک پرۆژەی زۆر زۆر گەورەمان هەبوو بە تایبەتی ئەو یاسایی کە کاک کۆچەریش باسی کرد ساڵی 2011 دەرچووە لە خزمەتی کەمەندامانە و ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت دەتواندرێ باشتر خزمەتی کەمەندامان بکرێت بەڵام ئێمە هەر کاتێک باسی ئەو یاسایە دەکەین ئەنجومەنی وەزیران دەڵێ ئێمە قەیرانی داراییمان هەیە ناتوانین بە هیچ شێوەیەک بکەین ناتوانین ئەوە بکەین بەڵام ئەو پرۆژانێک کەمە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵات لە بەردەستمان بووە پرۆژەکان زۆر بوون و توانیتمان باش بەڵای زۆر سپاس دەکەین کاتمان تاوا بوو کاک مەغدیت هەمزە بەڕێوەبەری ڕاگەانی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان هەروەها زۆر سپاس بۆ کۆچەر کەریم سەرۆکی لەقی سلێمانی کۆمەڵی تالاسیمە کە لەستۆی سەرەکی لەگەڵمان بوو هەرا زۆر سپاس بۆ عومەر جەبار سەرۆکی کۆمەڵی کوتەباڵەکان کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە بینەرانی بەرە سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ